ئەم گۆرانیش پێشکەشە بە کاکە ئەحمەد سورچی خۆشەویست دوای ماوەیەک گەڕامەوە ناوتان دڵخۆش ببنەوە وا شێر گەڕایەوە ئەمە ئەوەسا ئێوە زانیار کوردیە تێکستەکەشی خۆمە هیوادارم مەدڵیە و جێگرانی بیسەران بێ شێر گەڕایەوە یەوە بڕواتەوی وەیە برام کوا ماڵم کوا لەنە مەیخانە بۆ تەمەڵم لە دووری یار لە ژینەم کوا ماڵم کوا لەنە مەیخانە بۆ تەمەڵم لە دووری یار لە ژینەم هاوار بۆ تۆ خودایە حەکیمەل بچەنە لە دۆزەق بسووتێن هاوار بۆ تۆ خودایە حەکیمەل بچەنە ئەو یارە زەڵمە لە دۆزەق بسووتێن ئەو یارە زەڵمە لە دۆزەق بسووتێن جان جان پێک بە پێک دەخۆمەوە بیرنم نەکولێنە جێژوانی جارانە بیرینم دەسێنەوە پێک بە پێک دەخۆمەوە بیرینم نەکولێنە جێژوانی بیرینم دەسێنەوە هاوار بۆ تۆ خودایە حەکیمەل ئەو یارە زەڵمە لە دۆزەق بسووتێن هاوار بۆ تۆ خودایە حەکیمەل بچەنە ئەو یارە زەڵمە لە دۆزەق بسووتێن ئەو یارە زەڵمە لە دۆزەق بسووتێن aman 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 aferin ustaz ne duriyor meykhane bu malım yok
من میخانه با تمام خدای من یا خدا جان بارك الله فيك